ئێمە وەک یەکەی چالاکی هونەری قوتابخانە خوێندنگەکانی سنووری پەروەردەی سلێمانی ڕۆژئاوا بێگومان ئەم ساڵی وەک ساڵانی ئایندە بەپێی پلانێکی داڕێژرا و تۆکمەی خۆمان سەردانی ناوەندەکانی خوێندن ئەکەینەوە بۆ کار و چالاکیەکانمان لە ناوەندەکانی خوێندنە. بێگومان ئەو کار و چالاکیانەی ئێمە لە باخچەکانی مناڵانەوە دەست پێەکات تا قۆناغی ئامادەیەکان. لە چەند ڕۆژی داهاتووە سەرپەرشتیارە بەڕێزەکانمان لە پسپۆڕێتیەکانی شان و شێوەکار و مۆسیقا سەردانی ناوەندەکانی خوێندنەکەن بۆ پێدانی ئەو ڕێنماییانەی کە پەیوەندی بە کار و چالاکیەکانی ئێمە هەیە. بێگومان لە چەند ڕۆژی ڕابردووشە ئێمە وەکو پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی خۆمان ئامادە کردووە بۆ کۆمەڵێک کار و چالاکی کە لە ناوەندەکانی خوێندنە ئەکرێ بە بۆنەی ڕۆژی دامەزراندنی شاری سلێمانی کە 231 ساڵ بەر لە ئێستا شاری سلێمانی دامەزراوە. ئێمە وەک پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی و یەکەی چالاکی هونەری ڕۆژئاوا بە کۆمەڵێک کار و چالاکی شێوەکاری و شێعر و پەخشان و مۆزیک ئەو یادە بەرز ئەنرخێنین. بێگومان سلێمانی زۆر لەوە زیاتری قابلەکە ئێمە بۆی بکەین لەم کات و ساتەیە، چونکە سلێمانی شارێکە هەردەم شاری ڕۆشنبیران و هونەرمەندان بووە، شارێکە پڕ لە زانست و هونەرە. خوازیارین ئێمە بتوانین وەکو بەشێک لە چالاکی قوتابخانەکان بتوانین یادی ئەو ساڵی دروستبوونی شاری سلێمانی بەرز ڕابگرین بە کار و چالاکیەکانمان بە هونەر لە ناو ناوەندەکانی خوێندنە. بێگومان لە 4 یانزەوە ئێمە دەست پێ ئەەکەین هەتا 10 یانزە ئەو کار و چالاکیانی ئێمە بەردەوامە بێت لە ناو ناوەندەکانی خوێندنە.